لێدەن سەڵەواتی لێدەن، چونکە ئینسان لەو ژانەیدا دەجولێتن و هەوڵ و کۆشش دەداتن، یان لە پێناو نانیە یان لە پێناو ناویە. نان دێ و دەڕوا، یعنی پارە، دەوڵەمەند هەرزان فەقیر دەبی، فەقیر دەوڵەمەند دەبیتن. بەڵام ناو ئەگەر ڕۆی نایەتەوە، یەک جار ناو دروست دەبی کە ناو ڕۆی ئیدی نایەتەوە. بەس نان و ناو هەردووچان لەگەرمان دەبیتن، ئیستیفادەی لێ دەکەین هەتا دەچینە قەبرێ و هەمووشمان دەمرین، هەمومان دەمرین، بە نەخۆش، بە خاوەن پشک، بە دکتۆر، بە کارمەند، هەمومان دەڕۆین، چونکە زۆر میوانێکی خێرایینە لێرخوانە. بەڵام زۆر جاران هەست پێ ناکەین، نووسینە کە مردین ئەو کاتێ بە ئاگادەین. خۆشەویستان، لە یادی مەولودی پێغەمبەر طەبیعی یادکردن مناسبەشی گەورەیە، وەکو ئەوەی کەوا احتیفالکردنەکە لە خۆشی دەربڕین، عیبادەت نییە. ئەگەر برێ عیبادەتە ئەو بیدعەیە، بەڵام کە یەکێک قورئانی حفظ دەکا، ئەمە مەراسیمەشی لە بۆ دەکەی، زۆر ئاساییە، نارێن بیدعەیە، کەسیش قسەی ناکا. لە هەموو جێیەکان چەند دەورێ تەحفیزی هەیە، مناسبەی دەکەن، دەرێن ئەوە قورئانیان لەبەر کرد و خەڵاتیان دەکەن، فەقیهاتی تەواو دەکاتن، تەڵەبە لە کولی تەخەڕوز دەکاتن، کەس نارێ ئەوە بیدعەیە. بەڵام وەکو دین وەریگری بیدعەیە، بەڵام وەکو مەراسیمەک و لۆ ئاشناکردنی ئاینی پیرۆزی ئیسلام، ئەمە کە لە یادی مەولود ئاشناکردنی میهرەبانیە بە خەڵکی، پیشاندانی ئیشەکانی میهرەبانیە کە لە ڕابردوو چ کرایەوە و لە داهاتوو چ دەکرێتن، مەراسیمەشی گەورەیە، چونکە خەستەخانەکەمان خەستەخانەی سەڵاواتەکەیە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.